بسم الله الرحمن الرحيم ئێمە وەکو مەڵبەندی دوانزەی شارە زوور لە قەزای سێ سادق هەستاین بە کەمپینێک بۆ ماوەی 3 ڕۆژ بۆ برایان و خوشکانمان لە دووسخورمات و خەڵکی ئەو دەڤەرەکەوە لەم قەزە لێیان قەوما و ئاوارن لە منتیقەی دەشتی کفری و کەلار و گەرمیان بۆ ئێمەش هەستکردن بە بەرپرسیارەتی هەم دنیایی و هەم قیامەتی ئەو کەمپینەمان ڕاگەیاند و گیانمانە گەرمیان بۆیە بە هاوکاری هەم مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی کە هاوکارمان بوون گیانمانە دەستی ئەو خەڵکە هەژار و ئەو خەڵکەی کەوا کەم دەستە و ماڵ و حاڵی بەجێشت و ماڵ و حاڵی سوتاوە لەم کاتەیە یا هیچێکی بۆ دەرنەچووە بۆیە جێخۆیەتی سوپاسی خەڵکی سەی سادق بکەین کەوا قەزای سەی سادق زیاتر کۆمەکیەکان لە ناو قەزای سەی سادق و سنتەری سەی سادقایە کە هاتن بە هانامانەوە کۆمەکیی باشیان کردین خواردن لە برنج و لە فاسۆلیا و نۆک و پاشان جلوبەرگ و پاشان بەتانی و فەرش و ئارد و لەو پێداویستە سرەتایانی کەوا پێویستە بەو ئەندازەی وەکو وەفایەک بۆ ئەو خەڵکە بەڕێز